سەبارەت بە سەردانی محەممەد شیع سوودانی بۆ واشنتۆنەوە کۆبنەوەی لیژنەی سەربازی چەند پرسێکی دیکە مانە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز سابرینا سینگ جێگری گوتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا لە واشنتۆنەوە لەگەڵماندا. بەڕێز سابرینا سڵاوتانی بێتۆم کاتتان باش. سابرینا خان تو بخێراتی ji بۆ کوردستان 24 دەست پێکێژ بابەتی سەقامگیریە عێراقی دەست پێ بکەین. ئەمریکا بە وێسەردانا محەممەد شیع سوودانی کەیفخۆشە و دڵخۆش و گەشتبینیشە و دەمەکەژی دڵخواز و هیڤیا ئەمریکا سەقامگیریە ئەولەهی و سیاسیە لە عێراقێ. بە وێسەردانا محەممەد شیع سوودانی ینی هیچ گۆڕانکاریەک لە عێراقی دروست دەبیتن بابەتی سەقامگیریە سیاسی ئەولەهی di navçeyda dürüst dibîtin. پێش هەموو شتێ زۆر زۆر سپاس بۆ پرۆگرام و بۆ میوانداریەکەتان دەرفەتێکی زۆر باشە کە قسەتان لەگەڵ بکەم. ئێمە سەردانێکی زۆر باشمان هەبوو، سەرۆک وەزیران کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک وەزیران سوودانی هەبوو و شاندەکەی چوونە کۆشکی سپی لە وەزارەتی دەرەوەش بە هەمان شێوە کۆبوونەوەیان هەبووە. بۆیە ئەم سەرکەوتنانە لە واشنتن دی سی بۆ قوڵکردنەوەی پەیوەندیەکانە لە نێوان ئەمریکا و عێراق و ئەوە خۆت ئەزانی کە حکوومەتی عێراق و ئێمە پێزانینمان هەیە بۆ پەیوەندیانە و هێزەکانمان بەشێکیان لە عێراقن و ئەمە بەشێکە لەو ئەرکەی بۆ دڵنیابوونەوە لە ناوبردننی داعش لەوێن و ئەمە بەڕاستی هاوبەشێکە کە جێگای بایەخە و پێزانینمان هەیە بۆت ئێمە نەک تەنها گرنگی پێدەین و بەڵکو شتێکە و پەیوەندیەکە کە وەزیری بەرگری زۆر پێی گرنگە و ڕاستەخۆ لەگەڵ سەرۆک وەزیران سوودانی قسەی کرد بۆ یەکە پێزانینی خۆی دەرببڕێ بۆ جێکردنەوەی سەربازەکانی ئێمە لە عێراق و کە لە ئامانجێکی گەورەدا واوی سەقامگیری ناوچەکەیە کار دەکەن. بەڵێ لە کۆبنەوەی وەزارەتی بەرگری ئەمریکا و محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق هەرێمی کوردستان لەکوێی گفتوگۆکانتان هەبوو؟ ئێمە زۆر بابەت بوو قسەمان لەسەر کرد لە ناویاندا لیژنەی باڵای سەربازی کە خۆتان نەزانن کە ئاویش کار دەکەن گروپێکن کە پێکەوە کار دەکەن بە ژەنڕال کۆڕلا کۆبوونەوەی هەفتەی ڕابردووی لە فەرماندەی ناوەندی بەڕێوە برد و بەدڵنیاییەوە ئەم گروپی کارکردنە کۆبوونەوەکانیان بەردەوام دەبێت ئەرکەکەیان بەردەوام دەبێت و لەگەڵ وەزیری بەرگری باسیە لە هەڕشەکانی داعش کردووە و بزانن کە ئایا ئەو دۆخەی کە ئێستا هەیە هەڕەشەی داعش چۆنە ئۆپراسیۆنەکان چۆنن و هەڵسەنگاندن بۆ پێداگری و خۆراگری و توانای سەربازی هێز ئەمنیەکانی عێراق دەکەن. بۆیە هەموو ئەمانە لە کۆبوونەوەکاندا باز کراوە و بە دڵنیاییەوە بابەتی دیکە کە باز کرا ئاویشەوە بوو کە دڵنیابینەوە لەوەی کە ئێمە هاوکاری مروری بگەینە غەزە بۆ یەکە دڵنیابینەوە لەوەی کە خەڵکی فەلەستین ئەوەی کە پێویستیانە پێیان دەکات. ئێمە دەزانین کە ئەو دۆخە مرۆیی کە لەوێ هەیە دۆخێکی خراپە نالەبارە و ئەمریکا هەموو هەوڵی خۆدەدات بۆی کە بتوانێت هاوکار بێکە ئەو دۆخە مرۆیە و ئەو هاوکاری مرۆی دەگاتە ئەوێ و ئەم بابەتە باسکرا لەگەڵ وەزیری بەرگری. باشە پرسیارە خود دووبارەت کەینەوە بەڕێز سابرینا جڤینا خۆدا دەگەل وەزارەتە بەرگری دەگەل سەرک وەزیرن عێراقێ و گوتوبێش دەگەل سەرگەلێک بابەتان هاتنەکردن و ڕێکەوتنەکە 550 ملیۆن دۆلاریژی هاتیە واژۆکردن بۆ پێدانا چەک و مەشق و ڕاهێنان بە هێزن سەربازی یان عێراق یان هەرێما کوردستانی. مەبەستا من ئەوەیە ینی دوان گوتوبێژاندا چه هاتیە بەحەزکردن هەرێما کوردستان لە کودەرەوان گوتوبێژانەدا بووە وان دانوستاندنانەدا بووە دامان دەمدا دەبێت ڕێکەوتنە 550 ملیۆن دۆلاری داژی. بەڵێ بەدڵنیاییەوە باز کراوە و ئێمە داوامان کردووە لە بابلین ئەو بودجەیە کە نردومانە بۆ کۆنگرس بۆ ئەوەی کە پارەی زیاتر دابین بکرێ بۆ بەردەوامیدان بەڕاهێنانکردن و دابنی چەک و چۆڵ بۆ هێزە عێراقیەکان کە تا ئێستا لە هێڵی پێشەوەی شەڕن و کاتێک کە داعش هێشتا ئێستا توانەکانی جیاوازن وەکەوەی کە لە 2014 هەبوو بەڵام داعش هێشتا هەڕەشەیە و پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ هێز ئەمنیەکانی عێراق لەگەڵ حکوومەتی عێراق بۆ بابلین گۆڕانکاری بەسەردا نەهاتووە بەڵکو هەڕەشەی بابلین داعش گۆڕانی بەسەردا هاتووە. بۆ ئێمە دەمانەوێت بچینە ئەو قۆناغی هەماهەنگی ئەمنی و وەزیری بەرگری خۆت دەزانی کە پێشتر فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا بووە و گەماوەیەکی زۆر لە عێراق بووە و پەیوەندێکی دوور و درێژی هەیە لەگەڵ خەڵکی عێراق بۆیە ئەو پێزانین و زۆر تایبەتی هەیە بۆ پەیوەندەکان لەگەڵ عێراق و دەیەوێت کە ئەم پەیوەندە سەرکەوتوو بێ و دەرەنجامی باشی هەبێ نەک تەنها بۆ لە ناوبردنی تەواوەتی داعش بەڵکو بۆ دڵنیابوونەوە لە سەقامگیری ناوچەکە. بەڵێ
بەڕێز سابرینە پێشتر باس لە پێدانی سیستمی بەرگری کرابوو بە هێزی پێشمەرگەی کوردستان بەو پێی لە ماوەکانی ڕابردوودا هەرێمی کوردستان چەند جارێک کەوتوتە بەرهێرشی درۆن و مۆشک و هاوڵاتیانی سڤیل کراوەتە ئامانج و شەید و بریندار بوون. پرسی پێدانی سیستمی بەرگری بە هێزی پێشمەرگە یاخود بە هەرێمی کوردستان چی بەسەردێ؟ من زۆر خۆشحاڵم کە ئەو پرسیارت کرد بەڕاستی ئەوە شتەیە کە ئێمە لە ناوچەکەدا دەبینین کە ئەویش ئەو میلیشیانی کە سەر بە ئێرانن هێرش دەکەنە سەر هێزەکانمان هێرش دەکەنە سەر هێزە ئەمنیەکانی عێراق و لە هەرێمی کوردستانیش و لە ناوچەکانی دیکە بۆیە سەرۆک وەزیران سوودانی و وەزیری بەرگری ئۆستن بەم بابەتەیان باس کرد باسی هەڕەشەکانی ئێرانیان کرد و باسی ئەو هەڕەشانە کرد کە ئەو میلیشیانی سەر بە سوپای پازاری ئێران بۆ هێزەکانی ئەمەیان دروست کردووە و باسییان لەسەر ئەوە کرد قسەیان کرد و باسییان ئەو هەماهەنگی و هاوکاریە کرد کە دەبێت لە ناو هێزەکانماندا هەبێ و دەبێ ئەم کار بکەن پێکەوە لە ڕاستیدا عێراق با بڵێن نەک پۆیمانێکی زۆر سەرەکی بۆ لە ناوبردننی داعش بەڵکو ئێمە دەمانێت دڵێ بنەوە هێزەکانمان سەلامەتن لە عێراق بۆیە من ناچمە سەر وردەکاریەکان من دەزانم کە چ جۆرە توانایەکمان هەیە لەوێ وە چیەکەین بەڵام من دەمەوێ هێستی بەرگریمان لەوێ بەهێزتر بکەین و بە دڵنیاییەوە هەتا ئەو هەڕەشەیە لە لای سوپای پازدارانەوە بەردەوام بێ ئێمە هێزی بەرگریمە بەهێزتر دەکەین. گوتوبێژن خۆدا بەڕێز سابرینەوە بەحسا سیستەمی بەرگری کریە بۆ هەرێما کوردستانê بۆ عێراقê چون هەردوو عالی هەفپەیمانن دیگەل هەوە هونجی دەبێژن ئەم هەمیشە هەفپەیمانên خۆ دەپارێزین لە ناوچەیەدا. سیرکەم من ناچمە ناو وردەکاری بەڕاستین باسی کۆبوونەوەکانت بۆ ناکەن بەڵام ئەڵێم پابندین بەڕاهێنان پڕچەکردن بۆ هێز ئەمنیەکانی عێراقەوەی کە پێویستیان بۆیان دابینەکەن بەڵام من بەڕاستی ناچمە ناو وردەکاریەکەم. بەڵێ سەبارەت بەوەی کە لە ماوەکانی ڕابردووە بەشێک لە هێزە شیعەکان لە عێراق داوای کشانەوەی هێزە بیانیەکان و لە نێویاندا هێزی ئەمریکایان کرد لە عێراق ئەم پرسە چۆن گفتوگۆی لەبارەوە کرا بە تایبەت ئایا ئەمریکا ئەکشێتەوە یانەوە تا گۆڕینی ئەرکەکەیانە؟ ئەرکەکە بە دڵنیاییەوە بەردەوامە هەتا هەڕەشەی داعش هەبێ هەڕاستە گۆڕاوە بەڵام ئەرکەکەی ئێمە دیاری کراوە و ئەرکی ئێمە بەرامبەر بە هێز ئەمنیەکانی عێراق بە هەمان شێوە ئەگەر گۆڕا هەڕەشەکان گۆڕان ئێمەش دەگۆڕێ بەڵام هەر هۆکارەکەشی ئەوەیە کە ئێمە لێژنەی باڵای سەربازیمان پێکێناوە بۆ ئەوەی کە هەڵسەنگادن کە بزانن کە ئێستا بوونی ئێمە چەبێت چۆن بێ و دایا دڵنیا دەبینەوە لەوەی کە داعش بە تەواوی لە ناو دەچێ دواتر ئەمە هەماهەنگیە سەربازیەکانمان قوڵتر دەکەین و فراوانتر دەکەین و حکوومەتی عێراق و لەگەڵ حکوومەتی ئەمریکا هەردووکیان پێکەوە هاوبەشێکی زۆر گرنگیان هەیە لە ناوچەکە و دەمانەوێت دڵنیا بینەوە لەوەی کاسایشی ناوچەکە پارێزراوە ئەمە ئەرکی لیژنەی باڵای سەربازیە و بابلین گروپ هەن بۆی کە گفتوگۆ دەکەن بۆی کە بزانن کە بڕیار بدەن کە هەماهەنگی داهاتوومان لە قۆناغەکانی داهاتوو چییە. زۆر باشە بەڕێز سابرینا کەواتە دڤان جوینên محەممەد شیا سوودانی دیگەل بەرپرسên ئەمریکا تایبەت دیگەل وەزارەتا بەرگری ینی gelek behsa babetê seqamgiriya ewlehî hatiye kirin yanî divê seredanê da yan bihatina محەممەد شیا سوودانی ji bo Emerîka yanî ew çekên Bexdayên ku melek gropin milîşatin ku gelek caran berşewendên Emerîka dikirine armanj bêdeng dikin. من ئەوەی کە جەنابت باست کرد سەرۆک وەزیران و سەرۆکی ئەمریکا و وەزیری بەرگریش زۆر با بڵێن ڕاشکاو بوون هەر لە 7 ئۆکتۆبەرەوە ئەو هێرشانە کە دەستیان پێکردووە من پێم وابێ چواری دوو بوو ئەم هێرشانە ڕاوەستاون تا ئێستا ئێمە دەبێت ئەومان لەبیر بێ هۆکاری بوونی ئێمە لە هێزەکانمان لە عێراق لە سووریا بۆ دڵنیابوونەوەیە لەوەی کە جارێکی دیکە داعش هێزی خۆی بۆ ناگەڕێتەوە وەکو 2014 بۆیە چاوی هێزەکانی ئێمە لەسەر ئەوەیە و ئێمە بەڕاستی پێزانینمان هەیە بۆ هاو بەشیمان لەگەڵ هێز ئەمنیەکانی عێراق ئەو لیژنە باڵای سەربازی کە دروست کراوە ئەوان هەڵسەنگادن بۆ دۆخەکە دەکەن
بۆ بابلین زۆر شت دەکەن نەک تەنها بۆ بابلین ئەو توانایە کە هەیەە بەڵکو بۆ دۆخەکە بۆ ژینگەکە دەکەن بۆی کە بزانین هەڕەشەی داعش چۆنە و ئۆپراسیۆنەکان چۆنە چتە پێشەوە و داهاتوی هێزانیەکانی عێراق چۆنە بێ ئەمە لەم لیژنەیە ئێستا گفتوگوی لەسەر دەکرێت. بەڵێ کۆبنەوەی داهاتوی لیژنەی باڵای سەربازی کەی دەبێتەوە کارەکانی تا ئێستا بە ئاستێکی باش بەرەو پێش چووە؟ بەڕاستی نازانم کەیە کەی کۆبوونەوە بەڕێوە دەچێت بەڵام گفتوگۆکان بەردەوامن وەک گوتمان ئێمە پێزانینمانی بە ئەو کارێک کە دەیکەن بەڵام من هیچ شتێکم لانە مەوعیدێک بۆی کە بزانین کۆبوونیان کەیە. زۆر باشە بەرێ سابرینا دەمەکە کو ئەمریکا پشتەوانیە عێراقی دیکەتن هێزن سەربازیان عێراقی پرچەک دیکەتن ji bo vê çendێک و عێراق بەرگیریە ji xwe biketin. کەواتە لە گۆڕی تێگەیشتن و هەسنگاندنا وەزارەتا بەرگریە ئەمریکا هەیە نەها ئەو هێزا سەربازیە عێراقی هەیە نەشێت بەرگریە خۆ بکەتن ji ber vê هێندەیە هەفپەیمانیە نێودەوڵەتیا دژی داعش لە ناوچەیە مایە لە عێراقی مایە. ئێمە پێمان وایە کە هێزەمنیەکانی عێراق کارێکی زۆر باش دەکەن ڕۆژانە کارێکی زۆر باش دەکەن بۆ دڵنیابوونەوە لە ئاسایشی هاوڵاتیەکانیان و کار دەکەن لەگەڵ هێزەکانی ئەمریکا بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش بۆ لە ناوبردنی هەڕەشەکانی داعش بۆی کە بڵێن داعش سنووردار بکەن و لەوە زیاتر وەکوەوەی کە 10 ساڵ لەبۆ پێشەبوو ئەو هێزەی بۆ نەگەڕێتەوە مێمە پێم وایە بێت توانای هێزەمنیەکانی عێراق زۆر باشە و ئێمە بەردەوام دەبین لە ڕاهێنانکردن لە پڕچەکردنیان بەڵام جارێکی دیکە وەکوتم ئەمە پەیوەندیەکە کە هەمانە لەگەڵ حکوومەتی عێراق و هێزەمنیەکانی ئەو وڵاتە. بەڵێ بۆ چوونیەوە عێراق بێت چی بکات بۆی تێوە نەگلێت لەو ئاڵۆزیانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە بە تایبەت کە ئێستا بەریەککەوتن و هەندێک جار بردومان یەکترکردن لە نێوان ئیسرائیل و ئێران هەیە. بەڕاستی من ناتوانم بەناوی حکوومەتی عێراقەوە قسە بکەن بەڵام من وەکو نوێنەری وەزارەتی بەرگری ئەمریکا لێرەم ئەوەی کە توانم پێت بڵێم ئەوەیە کە عێراق و هێزانیەکانی عێراق بە دڵنیاییەوە تێدەگەن هەڕەشەکان چین و هەڕەشەی گروپە میلیشیاکان کە سەر بە ئێران تێدەگەن کە بۆ سەر ئەو مەترسیەی کە بۆ ئێمەیان دروست کردووە لە عێراق و ئێمە ئەو هاوبەشیەی کە هەمانە لەگەڵ بڵێن لەگەڵ هێزانیەکانی عێراق هەمانە و بۆ بەرپەرشدانەوەی ئەو هەڕەشانە بۆ سەر هێزەکانی ئێمە دەزانین کە دۆخی ناوچەکە زۆر گرژە و چەندین جاریش وتومان و لێرە لەم باڵەخانەیە و لە ئیدارەی بایدن وتومان ئێمە نامانەوێت ناوچەکە بکەوێتە شەڕەوە و ئێمە نامانەوێت ئەم ململانیانە ئاگری شەڕ ببڕێتەوە بۆ ناوچەکە و ئەمریکا نایەوە ڕوبەڕووی ئێران بێتەوە و زۆر گرنگە کە ئەومان لەبیر بێ کە ئێمە بەناوی ئەم باڵەخانەیەوە و بەناوی ئەمریکاوە ئێمە داوای هێورکردنەوەی دۆخەکە دەکەین و بەردەوامیشین لە هەوڵەکانمان و سەرۆکوەزیران سوودانی و بەڕێز ئۆستن باسی ئەمەیان کرد و ئێمە دەمانەوێت کە ببینین کە دۆخەکە هێور بووتەوە. باشە کەواتە لە گۆڕی ئاخفتنێن هەوا بیتن ئیسرائیل بەرسڤا ئیرانی نادەتن؟ ئەکرێ پرسیارەکە بڵیتەوە؟ لە گۆڕی ئاخفتن و داخوانیان وەبن ینی ئیسرائیل بەرسڤا ئیرانی نادەتن؟ ئەمە بڕیارێکە کە حکوومەتی ئیسرائیل ئەبێ بیدا من پێم وایە کە جاگەنەی کابینەی جەنگی ئیسرائیل دوێنێ کۆبوونەوەیەکیان کردو ئەمە بڕیارێکە کە بەڕاستی دەبێت ئیسرائیل خۆی حساباتی بۆ بکە و بڕیار بدا. ئەگەر ئیسرائیل بەرسڤا ئێرشا ئێرانی داوی دەمی ڕۆلی ئەمریکا دەچی بیتن؟ سێکە من بەڕاستی من ناچمە ناو وردەکاریەکان ئەمە پرسیارێکە کە پێم وابێ حکوومەتی ئیسرائیل توانێت وەڵامی بداتەوە بەڵام من ئەوەی کە سەرۆک بایدن وتی ئێمە مافەدەینە ئیسرائیل بەرگری لە خۆی بکە و بە هاوپەیمانی لەگەڵ وڵاتانی دیکە پاڵپشتی ئیسرائیلمان کرد شەوی شەممە کاتێک کە ئێران زیاتر لە 300 با بڵێن درۆن و موشکی ئاراستەی ئیسرائیل کرد و ویستی زیانێکی زۆر بە ئیسرائیل بگەێنێ و ویستی خەڵکی سڤیل بکوژێت دەبینیتان کە ئەمریکا و هێزەکانی با بڵێن ئیسرائیل پێکەوە لەگەڵ بەریتانیا و فەڕەنسا و هاوبەشەکانی دیکەمە لە ناوچەکە کارمان کرد بۆی کە بەرپەرشی وەرشانی ئێران بدەینەوە بەڵام کاتێک دێتە سەر هەر کردداری داهاتوو بەڕاستی من پێم وایە ئیسرائیل ئەبێ وەڵام بداتەوە. بەڕێز سابرینا سینگ جێگری گوتەبێژ وەزارەتی بەرگری ئەمریکا لە واشنگتنەوە لەگەڵمان دابی سوپاس بۆ کاتێ بێمەتان گەلێکی سوپاس. Thank you.